ئەکەین لەسەر کتابێکی فەرمی کۆبوونەوەیەکەکەین هەنگاوێگەنین ڕاستە کارێکی ئیداری ئەەکەین بەڵام لە دەرەنجامی ئەم کارەی ئێمە دڵنیا بووین لەوەی کە هۆکارێک دەبێ بۆ ئەوەی کە گیانی یەشێک بپارێزین لە هاوڵاتیانی ئەم هەرێمە هۆکارێک بین بۆ ئەوەی کە ئەم سروشتەی هەرێمی کوردستان پاک بکەینەوە جوانی بکەین هۆکارێک بین بۆ ئەوەی کە دووبارە ژێرخانی ئابووری لەم وڵاتەیە و دووبارە ئەو زەویە زۆرە بەرفراوانەی کە لە هەرێمەکەمانە بەداخەوە پیسکراوە لە ڕابردووە پاک بکەینەوە و جارێکی تر ژیان بگەڕێنینەوە بۆ زەویەکان بۆ ئاژەڵەکان و لە هەمووی گرنگتر ژیان بگەڕێنینەوە بۆ مرۆڤەکان ئەمە بەڕاستی دافعێکی یەکجار گەورە بووە و من ئەو زەمانەی کە لێرە ئیشم کردووە ئەتوانم بڵێم یعنی مەرحەلەیەکی تەریخی زۆر گرنگ بۆ لە ژیانی منە و من بەردەوام شانازی ئەەکەم بەوەی کە لەگەڵ ئێوەی بەڕێزە لەو مەرحەلە تەریخی ژیانمە پێکۆ کارمان کردووە و بێگومانیش چ ئێمە لێرە بین و چ ئێوەی بەڕێز لێرن ئەم ڕەوڕەوەی پرۆسە گرنگەی کاروباری من هەر بەردەوامە بێ هەتا ئەو کاتێک کە دوامین و دواتەقەمەنی لەم وڵاتی ئێمە پشت بەخوای گەورە نامێنی و کۆتایی بەم مەترسی و مەرگە شاراوەیە دێ ئەم ڕەوڕەوەیە بەردەوام دەبێ و من زۆر دڵخۆشم و دڵنیاشم بەوەی کە ئەبینم یعنی ستافی دەستگا بەگشتی چ ئەوەی لە ناو سەرۆکایەتی دەستگایە چ ئەوەی کە لە ناو پارێزگاکانە ستافێکی بەگشتی پرۆفشناڵن ستافێکی دڵسۆزن ستافێکی خەمخۆرن کە حتمما ئەمەوا ئەکا کە ئەم پرۆسەیە زۆر بە باشی بەردەوامیش بێ معلومی ئەوەی بەڕێزیشە ئەم پۆستەی من کە هاتووم وەکو لە دەستگا دەست بەکار بووم پۆستێکی سیاسیە و پێی ئیستیحقاقێکی ئینتیخابی بەشکراوە لە نێوان لایەنە سیاسیەکانە منیش نمایندەی ئەو لایەنە سیاسیە بووم و وەکو کۆمەڵی ئیسلامی نێراوم بۆ ئێرە بێگومان کاتێک کە حیزبەکەی من بڕیاری داوە کە لەم حکوومەتە بکشێتەوە دیارە ئەمە بابەتێکی سیاسیە و بڕیارێکی سیاسیە و ئێمە ژوەکو نوێنەرانی ئەو پارتە سیاسیە حتمما پابندین بە بڕیاری سیاسی حیزبەکەی خۆمانەوە و ئێمەش ئەو بڕیاری کە بۆمان دراوە جێبەجێ ئەەکەین وەکو خۆی بۆیە بەڕاستی وەکو خولیای من وەکو حەزی من حەسمە کرد پرۆسەکە ینی زیاتر بەر و پێشبەرین هەموو لایەکمان بەڵام وەکو عرضم کردن ئەو بڕیارە کە دراوە ئێمە هەموو لایەکمان پێوەی پابندین و جێبەجێ دەکەین و من لێرە بم و لێرەش نەبم دڵنیاتانەکەمەوە کە هاوکار و دەستبارێکی زۆر زۆر باشە بم بۆ کاروباری مین یعنی لە هەر شوێنێک و کەناڵێکی تر بم ئەمە وەکو ئەڵێ لە دڵی منایە ئەم کارە و جزئێکی گەورە لە ژیانی من داگیرەکات و هەوڵە دەم هەتا ئەو کاتەی بمێنم خزمەت بەم سێکتەرە بکەم چونکە ئەهەمیەت و گرنگی ئەم سێکتەرە یعنی زۆر زۆر گرنگە و زۆر زۆر پڕبایەخە ڕاستە لەوانەیە هەندێک لە خەڵکی وەکو پێویست گرنگی و ئەهەمیەتی ئەم سێکتەرە نەزانن بەڵام ئێمە کە لە ناو پرۆسەکەیان ئەزانین چەندێک گرنگە و چەندێک ئەهەمیەتی هەیە و چەندێک خزمەتی کردووە و نەبوونی ئەم سێکتەرە بەڕاستی چەندێک مەترسی دروزەکە لەسەر ژیانی خەڵکی بەگشتی لە وڵاتەی ئێمەیە من دووبارە سپاستانەکەم و دەستخۆشیتان لێ ئەەکەم و سپاسی سەرجەم جێگری سەرۆکی دەستگا و بەڕێوەبەرە گشتیەکان و هەموو کارمەندانەکەم و دووبارە سپاس لە هەموو کارمەندان کە لە بەڕێوەبەرایەتی گشتیەکانن کە ناتوانم ینی نەمانتوانی خواحەفیزبوونیان لێ بکەین ومێ دەکەین لێرە ئەو پەیامەش لای بەڕێستانەوە بگاتە ئەوان کە من بەڕاستی لە هەمویان مەمنونم و سپاسیانەکەم و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەگە خوازم و ئومێ دەکەین کە ئینشاء الله ئێمە هەر دۆست و هاوڕێ و برای یەکترین لە دەرەوەی دەستگاش حتمما ئەو دۆستایەتی و مەحەبەتەی کە دروستمان کردو لە بینی یەکتریا وەکو خۆی دەیهێڵینەوە و داوای لێبوردنی ژەکەم کە حتمما من ئەم مدە زەمەنەی کە لێرە پێکەوە کارمان کردووە بێگومان خەڵکێک لەوانێ نیگەران بێ لە من خەڵکێک لەوانێ بە بڕیارێکی من بە قسەیەکی من بە ئیمزایەکی من بە تەسەڕوفێکی من نیگەرانم کرد بێ بەڕاستی من داوای لێبوردنی لێ یەکەم و داوای گردن ئازادی لێ یەکەم و دڵنیای دەکەمەوە کە من ئەوەندەی کە هەستم پێی کرد بێ و هەوڵم داوە لە مێشکی منابوو بێ
هەوڵم داوە کە بەدەر لە ڕنگ و حیزبایەتی بەدەر لە شتی شخصی مامەڵە بکەم لەگەڵ هەموو بەڕێزانە، بەڵام لە دوجاریشا ئێمە ئینسانین، مرۆڤین، کار ئەەکەین کە کاریشمان کرد حتمما هەڵەش ئەەکەین وە شتێکیش بەسەرمانە تێ ئەپەڕێ بێ. بەڵام من حەزەکەم هەموو لای دڵنیا بکەمەوە کە ئەگەر شتێک بەدڵی کەسێک نەبووە و نیگەرانی کردبێ ئەوە دڵنیا بێ کە بە قەس نەبووە و هیچ هەدەفێک لە پشتیەوە نەبووە، تەنها ئیجتیهادێ بووە. وەگوتم ئیجتیهادێک کە ئەیکەین لەوانەیە بی پێکین لەوانەیە نەی پێکین. حتمما ئینسانیش کە ممارەسەی ئیدارە و بەڕێوەبردن و حکومڕانی کرد هەموو بڕیارەکانی نایپێکێت، هەندێ بڕیاری هەر لەوە چێوەکو پێویست نەبێ، بەڵام ئەوە گرنگەکە هیچ دافعێ لە پشتی ئەم جۆرە بڕیارانەوە نەبووە، تەنها پێمان وا بوو ئاوا ئەتوانین کارەکە بەرەو پێشبەرین، ئاوا ئەتوانین خزمەتکەین. بۆیە من داوای لێبوردنەکەم لە هەر شتێکە نیگەرانی کردبێ ئێوەی بەڕێزی نیگەران کردبێ و ومێ دەکەین کە ئینشاء الله ئێوەی بەڕێز و وڵاتەکەمان و نیشتیمانەکەمان داهاتوێشی گەش ببینێت و چاوەڕێی ئایندەیەکی جوانتر ئەکەین بۆ ئەم وڵاتەی خۆمان و هەمومان بە ڕۆحیەتی دڵسۆزی و خزمەتکردن و کارکردن و بێگومانیش ئینسان ئەم زڕوف و بارودۆخانەی کە ئێستا لە وڵاتەکەمانە هەیە حتمما ئەمانش تێ ئەپەڕێنن، چونکە بێگومان بارودۆخ و زڕوفی ناخۆشتریش هاتوۆتە پێش و تێشپەڕیوە، دڵنیام ئەمەش تێ ئەپەڕێ. بەڵام گرنگ ئەوەیە ئێمە پندمان وەرگرتوێ لەوەی کە ئەم بارودۆخ و زڕوفەی کە ئێستا هاتۆ بەسەر وڵاتەکەمانە هۆکارەکەی چی بووە و چ عاملێک بۆ وای کردووە و وا بکەین لە داهاتووە ئەمانە دووبارە نەکەینەوە تاوەکو وڵاتەکەمان جوانتر و باشترکەین. من دووبارە سپاسی هەموو لایەکەم، سپاسەکەم کە کاتی خۆتان بەخشی بە من ئەم چەند دەقەیە و حتمما ئەمە خواحافیزبوونیشی ڕسمیە لە ئێوەی بەڕێزی ئەەکەم و دڵنیاشم کە وەگوتم وەکو تاکێکی ئەم وڵاتە لە داهاتووە هەر بە خزمەت یەکتر ئەگەینەوە و لیقامان ئەبێ لە ناو دەستگا بێ لە دەرەوەی دەستگا بێ لە هەر شوێنێکا بێ. من لە لای خۆمەوە وەگوتم شانازی ئەەکەم بەو پەیوەندی و کاری کە پێک و کردومانە و من لای خۆمەوە دڵنیاتانەکەم و احتیفازی پێوە ئەەکەم و لە هەر شوێنێکی تریش بم دڵسۆز و خزمەتکارێکی ئەم کارە مرۆییە جوانە ئەەکەم کە کاری ڕزگارکردنی گیانی خەڵکە و دووبارە سپاس بۆ هەموو لایەک و دەست خۆشتان لێ ئەەکەم.